إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. جەنگەکانی ئەمڕۆ تەنها جەنگێک نین وەکو جاران بە خوێن بکرێن، تەنها جەنگێک نین مرۆڤ تایە بکوژرێ یان بریندار و کەساز بکرێ. جەنگەکانی ئەمڕۆ جیاواز و زۆر و زەوەندەن. هەندێک لە جەنگەکان لە ئەمڕۆیە لە اقتصادیش تەجاوزی کردووە. ممکنە جەنگی ئابووری لەگەڵ تۆیان بکرێ، ممکنە جەنگی نەخۆشی لەگەڵ تۆیان بکرێ و لەگەڵ تۆیان بڵاو بکرێتەوە. زۆری تر ئەوەی کە مەبەستمە ئەمڕۆ لە خزمەتتانە بەیانی کەم بریتیە لە جەنگی دەرونی و نەهێشتنی ئاسوودەیی لە لای خەڵک. جاران جیهان بیر ئەکرایەوە لەوەی کە چۆن ئینسانیەت بەرەو سەعادەت و خۆشبەختی بهێندێ، بەڵام ئەمڕۆ کافری جیهان هەمووی کۆبووتەوە بۆی بێت ئینسانیەت لە سەعادەتەوە دەربێنێ بەرەو ناسەعادەت. هەر ڕۆژەی بە شێوازێک، هەر ڕۆژەی بە جۆرێک، ڕۆژێک بە زۆر بەسەر دەوڵەتانی بێدەسەڵاتی هاوێنەی دووەلی خۆمانە ئەیچەپێن و ئەیسەپێنن، ئەبێ نێربازی تایە دروست بێ، ئەبێ فڵانە یاسای نێودەوڵەتی تایە ئیلا ئەبێ بەکار بێ و زۆری تر لەم بابەتانە کە نامەوێت سەرتانی پێوە بێشێنم. ئەوەی کە مەبەستمە ئەو جەنگە ڕاگەیاندنە گەورەیە کە لەسەر جیهان ئەکرێ بۆی هەمیشە ئینسانیەت لە قەلەقا بژی، تووشی کەئابە بێ، تووشی نەخۆشی نەفسی بێ. چۆن نەخۆشی مادی تووشەکەن، ئەنواع کۆڕۆنا و ماکۆڕۆنا ئەهێنن بڵاوی ئەکەنەوە بەناو دووەلە بە هەمان چەشن، جەنگی دەرونی لەگەڵ تۆیە ئەکەن، ناهێڵن لە ماڵەکە تا ئیسراحەتکەی. ئەنواع مشکلە بۆ تۆ دروست ئەکەن، مشکلەیەکی هەوایی کە تۆ بەشێک نی لە ناو کێشەکان و گرفتەکانە. ئەگەر بێت و ئەمڕۆ ئێمە دیقەت بدەین، خەڵکێکی زۆرمان مدمینە بەوەی کە سەیری دووگۆڵی ئەکا و ناقەلەخە، نازانێت کێ سەرەکەوێت کێ سەر ناکەوێت، کەوتۆتە ناو مونافەسەیەکی جیهانی بەبێ ئەوەی بەخۆی بزان. هەنێکی ترمان لەگەڵ ئیخبارەکانە ئەژی ئەڵێ محەلیلی سیاسیە یەک ئیخبار لە دەستی دەرناچێ. ئیخباری چی ئەمڕۆ؟ ڕاستی و ڕوونی و هەموو ئەم کەلیماتە جوانانە و ئەسڵ و ئەساسیشینی هەمووی درۆ، تەنها ئیش لەسەر دەرونی تۆکە کە لە قەلەقێکی زۆر گەورە بتهێڵێتەوە. یان هەندێک لاوەکانمان سێرکردنی فلیم، یان ئەنواع گرتە، ئەوە نازانم جنۆکەیە و ئەوە نازانم چی مێشیە و عالەمە هەموو مشەوەشەکرێ، هەمووشی جەنگی دەرونیە لەسەر تۆ. بۆیە لەم زەمەنانەی کە ئەبەم شێوازە جەنگەکان گەورە ئەبن، هەمیشە ئینسانەکان نامورتاح و قەلەقن. ئەبینی گەنجێک کار لەسەر عەقڵی کراوە، تووشی خەبۆکی کراوە بێ ئەوەی بەخۆی بزانێ. ئەڵێ من هەرچی ئەکەم مرتاح نابم، ئاسوودە نابم، هەموو شتێ بەنسبەت منەوە دووبارەیە. هەرچی ئەکات هەست بە ئارامی ناکە، دڵ و دەروونێکی شپرز، ژیانێکی شپرز، ئاڵۆزێکی زۆر گەورە. تەسەوور کە جاری وا هەیە کەسێک
ئەوە ڕووسیا و ئۆکرانیا بە هەزار ئەوە شەڕی خۆیان ئەکەن و سیاسەتی خۆیان ئەکەن، ئەم لێرەوە زنووقی چووە، قەلەقە، خەوی لێ ناکەوێت، لەوە چێ دنیا وای لێبێ. هەمیشە محاولە ئەکا ڕاگەیاندن ڕەشبینی بەسەر ئینسانەکانە بڵاو کاتەوە هەتاوەکو نەتوانن بە ئاسوودەیی بژین و ئارام بن. هەر یەکێک لە ئێمە ئەگەر دیقەت بدا ڕاگەیاندن وهای لێ کردووە بە ژیانی خۆی ڕازی نەبێت. ڕازی نییە بەوەی کە ئەمڕۆ لە بەردەستایەتی، ڕازی نییە بەوەی کە ئەمڕۆ هەیەتی، ڕازی نییە بەوەی کە ئەو نیعمەتانەی کە ڕەب العالەمین پێیداوە. دیقەت بدە لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چۆن باسی ئاسوودەیی بۆ ئێمە ئەکرد. طبعا هەندێک جار لە هەندێک خوتەب و ئەوانە ئەبینم باسی ئەوە کرێ ئاسوودەیی لە ژیانە بەس بۆ موسڵمانە. ئەم قسە زۆر غەڵەت، پێچەوانەی قورئانە. لە قورئانی پیرۆزە کاتێک کە باسی کافران و بێدینان ئەکا ئەفەرمێ ئینەه کانە فی ئەهلیه مەسرورا، ئەو کەسە لە دنیا خۆشبەخت بوو. ممکنە کافرێک خۆشبەخت بێ. ئەبێ ئێمە ئیماندار نەڵێن بەس ئیمان خۆشبەختی ئەهێنێ، نا، ئیمان ڕێگایەکی سەرەکی و گەورەترین ڕێگایە بۆ خۆشبەختی. بەڵام ممکنە هەندێ مەسائلی دنیاویش هەیە ئینسان بەرەو ئاڕاستەی ئەوە ببا کە خۆشحاڵی بکە، خۆشبەختی بکە، سەعادەت و سرور ڕووی تێ بکە. دیقەت لەم سەعادەت و سرورە بدەن کە لە جیهانە بەردەوام ڕاپرسی بۆ ئەکرێ بەچی دەستەبەر ئەبێت، چۆن ئەبێ. تەقریرێکی ئەوروپیم خوێندەوە 80,000 کەس بەشداریان تیا کردبوو، پرسیاریان لێکرا بۆ ئایا ئاسوودەی بەچی دەستێ. دانەیەکتر 16,000 کەس بەشداریان تیا کردبوو، لە دەوڵەمەند، لە فەقیر، لە هەمە چەشنە، ئافرەت، پیا و مناڵ، گەورە، پیر، هەموو نەوعیەتەکان، سیاسی، غیرە سیاسی، هەمووی، عاقڵ، غیرە عاقڵ، هەمووی پرسیاری لێکراوە سەعادەت بەچی دەستەبەرێ. لە کۆی گشتی ئەو خەڵکە لە 135 وتویانە خۆشەویستی ممکنە ئەگەر ئینسان دەوروبەرەکەی خۆی خۆش بێ، ژیانێکی ئارام لەگەڵ دەوروبەری خۆیان بکە، ممکنە خۆشبەختی بۆ بێ. لە 128 باسی ڕێڤایان کردووە، ئینسان چەندێ ڕازی بێ بە بەشەکەی خۆی ئەوەندە ئاسوودەتر ئەبێ. لە 170 وتویانە هەر لە ساغ بێتر تۆ ئاسوودەی. لە 107 جیهان باسی زەواجیان کردووە کە ممکنە ژن بێنی، ئافرەتێکی صالحە بە قسمەتێ بێ، خۆشبەختیت بۆ بهێنێ. لە 105 جیهان باسی پارە و سەروەت و سامان و داهات و ماڵیان کردووە. چۆ خۆشبەختی بە ماڵ بەدەست نایە. زۆر کەسەیە لە ئاستێکی بەرزی دەوڵەمەندیە، بەڵام دیقەت ئەدەی ناخۆشبەختە، ناڕەحەتە، دەرونی ئارام نییە. بۆیە گرنگە ئێمە بزانین لەکوێ ئارام ئەبین، بەچی ئارام ئەبین. کافر و مسلمان فەرقی نییە لە هەندێ مەسائلە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ سەعادەتی ئینسان بە 4 شت دەستەبەر ئەبێ. ئەفەرمێ یەکەم بە ئافرەتێکی صالحە، خێزانێکی صالحەی هەبێ. دووەم ماڵێکی هەبێ کە جێگەی بێتەوە تایە، ئەوەندە گەورە بێ بای ئەوە بێ کە جێگەی بێتەوە تایە. سێهەم بریتیە لە دراوسەی باش کە زۆر تەئسیر لەسەر دەروون و ئارامی تۆ ئەکا. چوارەم ئەو وڵاخە، ئەو سیارە، ئەو شتێک کە پێتە مایە ڕەزایی تۆ بێت و تۆ بگەیەنتە شوێنەکان و ماندوود نەکە. ئەمەندە. ئەمە ممکنە کافرێکی شەی بێ، ممکنە ئیماندارێکی شەی بێ. بۆیە ئەمڕۆ کە دیقەت ئەدەی لە جیهانە کاتێک کە جەنگ لەسەر ئاسوودەیی تۆ ئەکرێ و مەشاکیلی با بڵێن وها دروست ئەکرێ بۆ تۆ ئاسوودەی تێک بچێ، لە هەر ئەم چوارلاوە هێرشت بۆ ئەهێنرێ. زۆر کەسەیە خۆی گەورە خێزانێکی پێداوە صالح، کەچی بە خێزانەکەی خۆی ڕازی نیە، سیارەیەکی جوان لە ڕێیا پەکی ناکەوێت، ئیشی ئەم ئەبا بەڕێوە. سیارە مرد جوانی و بەرزی و ڕێکوپێکی نیە، ویم کاری تۆ بەرێ بەڕێوە، سێرەکەی پێ ڕازی نییە، لە عەدەم ڕێڤاوە تووشی نائارامی بووە. ماڵێکی هەیە جێگەی ئەبێتەوە جاران بۆیە ئەیان و ئەمە شوێنی شێخێکی گەورە یا ئاغایەکی زۆر گەورە، ماڵەکەی ئەوەندە گەورەیە کەچی قەناعەتی پێ ناکە، دراوسەی باش باش دەورەیان داوە کەچی هەر قەناعەت ناکە. کەوابوو لە غەیری ئەم بابەتە مادیە بابەتێکی معنەوی هەیە، ئەویش ئەوەیە لە ناخی تۆیە ڕێڵا و خۆشەویستی هەبێت، بۆ دەوروبەرت خۆشەویستی، بۆ خۆت ڕازی بوون بە بەشەکەی خۆت. ئەم ڕازی بوونەوە بەشی خۆت زۆر دەرگای خێر بەسەر تۆیە ئەکاتەوە.
زۆر دەروی خێرت لێ ئەکاتەوە. سعدی کوڕی ئەبی وەقاص یەکێکە لە عەشەرەی مبەششەرە و خاڵی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. تۆ دیقەت بە خاڵی پێغەمبەر بی، دوعایەک نەبووە بیکات و گیرانە بێ. ئەفەرمێ زۆر کەس خەڵک مەشاکیلی ئەبوو ئەچووە لای سعدەی و بەشکم دوعایەکمەوە بکەی خوا شیفام بدا، دوعایەکی بۆ کرد یەکسەر خوا شیفای ئەدا. ئەڵەن جارێک کەسێک کوێر بوو هاتە خزمەتی وتی دوعایەکمەوە بکە، یەک دوعای بۆ کرد خوای گەورە گیرێک، یەکسەر چاوەکانی چاک بوو، ئەوەندە نزیک و قەریبی لەخوا کەچی لە ئاخری عومرە خۆی کوێر بوو. یەکێک چووە لای وتی ئەی سعد باشە ئەی هاوار تۆ دوعات گیرێ بۆ دوعا ناکەی خوا چاوەکانە باتەوە؟ وتی وەڵڵاهی اختیاری خوا بۆ من زۆر زۆر لەوە باشترە کە خۆم اختیاری ئەەکەم بۆ خۆم، مادام خوا ڕازێتی کوێر بێ وەڵڵاهی ڕازیم بەو بەشە ڕازیم، داوا ناکەم ئەو دوعایە ناکەم. تەسەووری ئەم ڕیضایەکە لە ناخە ئەبزان دەرونی چەند ئارامە. ئەوە خەڵک گوێ چاوی کوێرە ئەم بە چاوی کوێرە دوعایم وەکە چاکە بنەوە کەچی دوعا بۆ خۆی ناکە. ئەڵە ڕازیم بەو بەشە و بەو قەدەرەی کە خوای گەورە پێ عەتا کردو. ئەمەیە سری نەجاحی ئینسانی موسڵمان کاتێکەوە ئارامێکی زۆر گەورە ڕووی تێئەکە دەرونی ئارام ئەبێ. ئێمە کە ئەڵێن ئیمان لەوە ئەچێ ئینسان ئیمان تەنها وا تەسەوورکە بڵێ شایەتومانە بێنم ئیمانە. ئیمان ئەو ڕەزایی ناخی دڵتە بەخوا. ئیمان ئەو ئیعتیقادە جازمەیە کە لە ناختەوە بە هەموو فەرمانێکی خوا ڕازی، بە بەشی خۆت ڕازی، ئەبەمە سەعادەت دێ، ئەبەمە خۆشبەختی دێ. کافران ممکنە بتوانن مادەی ئێمە کەمکەنەوە، ممکنە بتوانن ئیش لەسەر عەقڵی ئێمە مشەوەشکەن، بەس ڕزای ئێمە بەدەست خۆمانە. ئەکرێ لە بەرامبەر ئەم جەنگە جیهانیە گەورە، ئەم جەنگە دەرونیە گەورەی کە لەگەڵ ئێمە موسڵمانە ئەکرێ، ئێمە وەستاو بین، بەهێز بین، بتوانین ڕزای خۆمان، ڕەزامەندی خۆمان، ئارامی دڵ و دەرونی خۆمان لەگەڵ خۆی خۆمانە تێک نەدێ. اینجا ئەو کردەوە ساڵحانەی کە تۆ ئەیکی، هەموو کردەوەیکی ساڵحی تۆ دڵنیا بە خۆشبەختیت بۆ ئەهێنێ. ئەفەرمێ رب العالمين من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. ژیانی خۆش بۆ ئەو کەسە فەراهەمیەت و دەستەبەر ئەبێ کە کردەوەیکی ساڵح ئەکا سەواء نێر بێ یا مێ. کردەوە ساڵحەکان بە هەموو بارەکانیەوە کاسپێک بۆ ماڵ و مناڵت ئەکەی کردەوەیکی ساڵحی تۆیە، ئەخەوی کردەوەیکی ساڵحی تۆیە ئەی عەبد. هەموو ئەمانە ژیانی تۆ ئەکەنە ئارامی، تایبەت ئەو کردەوە ساڵحانەی کە لەگەڵ خەڵکە ئەیکەیت ئارامێکی زۆر گەورە بۆ تۆ ئەهێنێ. تەسەوورکەن لە هەر کەسێ پرسی بڵێ ئەرێکا کە پێشتر حاڵمان باشتر بووە ئێستا، هەماڵێن پێشتر. باشە خۆ ئەگەر دیقەت بدەی لە ڕووی ئەو هەموو کەلوپەلەی کە ئەمڕۆ هەیە پێشتر نەبوو. ئەی باشە ئەم هەموو کەلوپەلە بۆ ئاسوودەی بۆ ئێمە نەهێنا؟ نا، زەمەنی پێشتر خەڵک هەوڵی ئەدا لەسەر خۆشەویستی بژی، ئەمڕۆوایان لێکردوون لەسەر ڕق ئەژین. ئەوە سنووری منطقەی من نییە ڕقم لێ ئەبێتەوە، ئەو سنووری حیزبی من نییە ڕقم لێ ئەبێتەوە، سنووری فکری من نییە ڕقم لێ ئەبێتەوە، ئەوە هاوزمانی من نییە ڕقم لێ ئەبێتەوە. ژیانیان کردوتە ڕق. ئەمە دەستێکی زۆر وردی یەهود و نەسارا ئیشی لەسەر ئەمە کردو لەگەڵ مەجووسە کە ئێمە موسڵمان ئەبێ زۆر وشیارانە مامەڵەکەین ئەمڕۆ مەحەبەتەکەی جاران بگەڕێنەرەوە، ئەو دڵت کە پڕ بوو لە مەحەبەت بۆ خەڵکی بیجێڕەوە، ئاسوودەیەتەکەت بۆ ئەگەڕێتەوە، بەڵکو ئاسوودەیەتەکە باشتر ئەبێ لە ئەمڕۆیە، چونکە وەسائلەکان لە بەردەسا گەورەتر و باشترن. ذکری خوا جەل جەلالوه زۆر کات ئەمە تایبەتمەندی خصوصەتی موسڵمانە. ئەگەنا کافریش بەشتی خۆی سرور و با بڵێن سەعادەت ڕووی تێ ئەکا، بەس بۆ تۆ کە سرور و سەعادەت بریتێ لە دنیا و ئاخرەت بە ذکری خوا جەل جەلالوه زۆر کات سرورێکی گەورە ڕوو ئەکاتە تۆ. بۆیە ئێمە لە ئەمڕۆیە لەناو ئەم ململانێ و جەنگە فکرێ جیهانیەیە بەڕاستی ئەبێت تێ بگەین لە ژیان بە جوانی. هەموو ئیبتیلایەکی خوا مایەی سرورە بۆ تۆ لەسەر زەویە، هەموو ئیبتیلا و تاقیکردنەوەیەک، هەر ڕۆژەی بەشتێ تاقی دەکاتەوە رب العالمین، هەمووی مایەی سرورە بۆ تۆ. چونکە ئینسان وا نەزانێت تەنها گەیشتن بە سەعادەت سەعادەتە، لە ڕێگای سەعادەتە هەر تۆ سەعیدی. ئەزان چەند سەحابەی پێغەمبەر هەیە صلی الله عليه و آله وسلم نەسرەتی ئەم ئومەتەیان نەبینی، چەند سەحابەی خۆشەویست لەم کوردستانەی ئێمە گیانیان فیدا کرد، هاتن دوور کەوتنەوە چوونە وڵاتان، پەیام و بەرنامەی خۆیان گەیان و نەسرەتی دینەکەشیان نەبینی، بەڵام ئاسوودە بوون لە ڕێگەکەیان مردن.
ئەبینی هاوڵی خۆشەویست هەیە ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریادا ببارێ لەحظەیەک نەیبینی کە ئومەتی ئیسلامی لەسەر قاچەکانی خۆی بوەستێ و حکمی هەموو جیهان کە بەڵام ئەیزانی ئەم کاروانەی کە ئەمیتیایە ئەخیرەکەی ئەگاتە ئەوێ. بۆیە زۆر کات گەنجی مسلمان ئەبینی کە ئەبینێ نەسڕەتی ئومەتی ئیسلامی هەر نایەت، ئیخبار ئەکا ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێ، گوێ ئەگرێ وەزعی دنیا بەرەو زەیقتر ئەڕوا بەسەر مسلمانانە، تەحەمولی نامێنێ، سەبرگرتن، ئارامگرتن، سێرکردنی ئیبتیلا بە نیعمەت ئەمانە والی ئەکا نەفەسی درێژ بۆ دەعوە و بانگەواز هەمووی ئەوانە سرورن ڕوو ئەکەنە ئێمە. زۆر کات ئەبینم لە مەجلیسێکە کەسێک باسی ئەو ئەکا بەخوا قوڕ بەسەر مناڵەکانمان خوا ئەزانێت چیان لێیەت و چۆنە بنەوانە. کورە تۆ باسی چی ئەکەی؟ ئومەتی ئیسلامی لەوە چێت لە زەمەنی مناڵەکانی توێ لەسەر قاچی خۆی وەستا بێ. ئەو نورە خوای کە ئیخرێتە ناو دڵەکانەوە بەخوا بە ئیعلامی ئەمڕۆ بووایە ئەبوایە ئێستا مزگەوتەکان خاڵی بوونە، تەنها مینبەرێکەیە بەرامبەر هەموو ئەو ڕاگەیاندانە ئەوەسێتەوە دەبیرکەنەوە مینبەرەکان دەوریان چۆڵ نابێ، چونکە ئەمە شوێنی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. والله ئینسان شەرمەکە لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم وتار ئەدا و قسە ئەکا ئەو پرشنگەی کە لەو سەرچاوەی گرتووە بۆ هەموو جیهان لەژێر سێبەری مینبەرەکانە ئیسراحەتەکە. تەسەوورکەن ئەبوایە ئەم ڕەمەزانە چۆڵترین ڕەمەزانی مزگەوتەکان بووە، کەچی باشترین ڕەمەزانی مزگەوتەکان بەو هەموو جەنگە دەرونیی کە لەگەڵمانە ئەکرێ. بۆیە ئینسان بە ئایندەیەکی زۆر گەشەوە سیر ئەکا کەسی مسلمان ئەبێ زۆر وریایانە مامەڵەکە خۆی تووشی ئەو کەئابە و ئەو ناڕەحەتی و دڵتەنگی و بێزاری و بێتاقەتیە بە ژیان و بە هیچ شتێک نابێت تەئسیری لێ بکە. ئەبێ پۆڵا بێ کەسی مسلمان، کێوێکی بەرز بێ، نەڕمێ، هەموو هەوایە کەڵی کرد تۆ تەسەوەرکەی دین زەرەرەکە، قەت ئەم دینە زەرەر ناکە. وەڵڵاهی هەرچی کافری دنیایە کۆ بێت، هەرچی قوڕانیشە لەم سەرزەویە بسووتی ئەم دینە کز ناکە. ماسە سەعیدی نورسیە فەرمێ لە خەوا بینیم قورئانی پیرۆز لەسەر کێوێکی زۆر بەرز بوو، لەپڕ کێوەکە هەپرون بوو، هیچی نەما. قورئان لە شوێنی خۆیان جوڵەی نەکرد. زانیم ئەگەر خلافەتی ئیسلامیش بڕ و خێو نەمێنێ قورئان لە شوێنی خۆیان جوڵە ناکەوە بە بەرزی ئەمێنێتەوە. ئێمە ئومەتێکین، ئومەتی گەشبینی، جوانبینی، گەورەبینی، ئایندەبینی. بەڕاستی ئەمڕۆ لە جەنگی ڕاگەیاندنە ئەبێ ئێمە زۆر بەهێز خۆمان ڕاگرین هەتا وەکو لەم فیتنە و فەسادە نەجاتمان ئەبێ خوا دەرومان لێ ئەکاتەوە ئەم حاڵەمان بە حاڵێکی جوانتر و باشتر بۆ ئەگۆڕێ. کۆتا قسەم لە خزمەتتانە ئەو مەسەلەی کە ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئەمە لەوە ئەچێ لە ڕوویەکەوە تەواو بێ بەڵام لە ڕوویەکی ترەوە ئەمە ئەو پەڕی ڕەشبینیە. ناوەڵا هەموو ساڵێکت ئەبێ لە ساڵەکەی پێشترت باشتر بێ، لە ڕووی تاعەتەوە، لە ڕووی عەقڵی زیاترەوە، لە ڕووی معریفەی گەورەترەوە، لە ڕووی ئارامی دەروونتەوە، لە ڕووی ئایندەبینی جوانترەوە. نە لە مناڵەکەت بترسە بفەوتێ، نە لە خۆت بترسی بفەوتێ، نەوا تەسەوور کە ژیان بەرەو تاریکی ئەڕوا، بەعەکسەوە ئەبێ لە بەرامبەر ئەو هەجمە گەورەی کە ئەکرێتە سەرمان ئێبە لە بەرامبەرە وەستابین. زۆر ئازایانە مامەڵەمان کردبێ هەتا ڕەب العالەمین دەروی خێرمان لێ ئەکاتەوە ئەکەوینەوە سەر قاچەکانی خۆمان و تعمیری زەوی و خلافەتی خوا بۆ سەر زەوی ئەگێڕینەوە. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، تۆ خۆت صاحبی هەموو ئارامیەکانی خوای ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. یا ئیلاهی ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر مناڵ و خێزان و وەچەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر خۆشەویستانمانە ببارێنە، ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. یا ئیلاهی ئەو دەسە پیس و خەبیسانەی ئەیانەوێ ئەم میلەتە هەژار و نەدار و خێر لە خۆ نەدیوە، یا ئیلاهی ئەیانەوێ تووشی شەڕی بکەن و تووشی مصیبەتی کەن و تووشی نائومێدی کەن، یا ئیلاهی ئەو دەسان لەناو ئێمە ببڕە یا رب العالمین. زاڵمان کە بەسەر یەهود و نەسارایە یا ئەکرەم الئەکرەمین، دەستی ئەو کافر و بێدینانە لەم وڵات و نیشتیمانە ئێمە ببڕە یا رب العالمین. یا ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ بە ڕۆحێکی پڕ لە ئیمان، بە دڵێکی پڕ لە نووری ئیسلام. ئەمانە یا ئیلاهی سوژدە نابن تەنها بۆ تۆ نەبێ، دەستی زەلیلی دوعا بەرز ناکەن ئەو تەنها بۆ تۆ نەبێ. یا ئیلاهی ئەمانە ڕکوع نابن تەنها لە حوزوری تۆ نەبێ. دەیا ئیلاهی دوعاکەیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته،
فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام قردو جیهانی جەنگ کرا سەر و ئانەیە چەنی سەعادەت و وەشبەختی بەدەستبارە. قورئان تەنها دوێ ئاەتە پیرۆزینە کەلیمەت و سەعادەتیش باس کردن و بەیان کردن بە کەلیمات و تەر و معنەی تەرێ فرە ئامان، بەڵام تەنها دوێ گەنەوشە و سەعادەی ئامان. فرموا رو قيامتنا يوم يأتي لا تكلم نفس إلا بإذنه فمنهم شقي وسعيد. رو قيامتنا كزمته كلمة وحرف وزوان شو بربشو إلا بإذنه وخواي نبو إنسان كي رو قيامتنا دوي بشيني بعضش شقيني هربسريني بعضش أفرا سعيد وشبخت وشحاليني. كيني آن السعيدين فرموا فأما الذين سعدوا ففي الجنة خالدين فيها. سعادتي حقيقي أنا نيا إنسان دنيانا وجبخت بو، أنا أشار وندلي بهشتين بو خالدا مخلدا بهشتنا من هو إنا أوبر سعادته وجبختين. رما فرفرين بأنا إنسان شي دنيانا تاو وجبخت تنها يجرى كاباسكر وخزبتانا برسيار شاكر دجا بيا خاصي وواتشا من أسعد الناس كي جاگر كسي وش حالتر وش بخترا. فرماواش من أسعد الناس هر كسي خلقي وش حال كرو وش حالترينا. إنيك عرسا كرو وش حال كردو خلقي رنقا بزردخاني وابو، رنقا بسرداي نوشي وابو، رنقا بتعزيه وابو، رنقا بهمكاري ومادي بو، رنقا بدعي وخير وابو. كسي وإنا مصيبة تو يك دعاء خيرش بكري توشو سعادتي بويجتو آيش وش حالترين كسر وإذا منه أنا وش حالش بخلقي جركا جركشا خلقي توشو راحتي كرو توشو إسراحتي كرو. إنساني مسلمان أشي زمن وجنگ فرا خطرناك وجهاننا كجركشا أنا إنسانية دائما مشوش بو ويرنا كرو نارحت بو. دوسهم إن والله بريطانيا تنهاوروا أنا ويري وعال كرو 1000 متر زمين شادان فنا بياني وير شاكردن و كسا اینا چکو اینا قرداغ زمینکش لارا پیسا قرداغ تصور کری داری که قرداغ نهنه پالو یانکیش نرک چاگه پیشانیان ورو آنی جوان ویر کرو ورو آنی سعید بوتاو بحثاک من یوسو شایگی و شاگیر جهانن بلان پی جهان و ایمه جنگ و جلبه و قلقی و مشاکل فرس سریوی ویچ ما مزن جاري كان هن ملي وقسي وكرو شاري شلقنو قد ما مشغولة بيمه بوشو جبلاشي مشوش بيمه يو بديني ملحد مي فكري وبلاو كرو قد ما مشوش بيمه بو أجمع دين فوتيو يو ترمي دجاتي قرآن شوانا ما كريو زورش بأمان بريو قرآني سوسنو إما زور ما بيمه أمتو بيغمري صلى الله عليه وسلم أمتو آرامين حيث شيء وتأثير جوانا ما كرو صاحب الدين فرمتين وقايميا هشتا كان رنقا فرو كسيواتا بوش كيوام من نواكايت الدين هرمما نواكانا واتبوش ايام 2000 تماما مش كتير روبرو قشتر كرو تشوكا صاحبش ايمانيان مي ملاكينيان في غمر خوان صلى الله عليه وآله وسلم آرى بركشا رب العالمين ويج أمرش فرماوينا وبريارج دان سرو أنا حفظ دينك كرو ورو أنا إيمان دار أشي كاتنا وأشي زمنا بر فساد وبر مشاكلنا بيسمع بي سعادتيهن بيويل راضي ببشكاويل سعيدة وش بختن وش حالني بي دارو بريل هميشه خاصة كاربة خلقي دل وشكرة دل نيابة دل وشي وفرق ورمد لي دل درونتو مالو سروتو سامانو إنا تشي يقولانين ممكنة سعادتي وكاتل ببارا بس سعادتي حقيقي إنا تشي قلنا وش حالي حقيقي إنا تشي قلنا كإنساني مسلمان تاو درونش بركده والسعادة جنگكي بريج ناردي بعد دليويش تخوا عيبنا إنساني مسلمان ورو خبري ودلش ترسو شيء الزمينة كي صاحب شو يكافروا بدينه صاحب شو يا رب العالمين رزقه يا ميناء زمينة يا أسمان إنساني مسلمان أشم فراوري أنا مفاهيم الدين كا بقولي ورجيرو نك بس هذا يوشاجرو كسي وشبهه وجبلا وكردوا كسي وقسي وشكا يا إخبار الناشرين إلي مشوش كرو نا بعكسه
کەسی مسلمان کەشێوە قایم و پۆڵێوە گەورن بە ئاسانی نووزمەوە وەرە دەم و ئی فەسادێنەکە ڕۆژکەرۆنە هەمیشە بە جوانی تەماشۆ ئایندەی کەرەوە زانەوە العاقبة للمتقین ئایندە هەنوو متەقیەکان تەقوا کەرەوە هەتا ئایندەش بوو خوا پێ خاتەوە گەورەی وێش دڵ و دەروونمە ئارام کەرەوە یانەکامە ئارام کەرەوە ئی وڵات و نیشتیمانێمە ئارام کەرەوە وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله